باش مامۆستا جان. علیکە سەلام برای گیان. باش بەڕێزی باشی مامۆستا جان، وەڵی سوالێکم هەبوو. فەرموو. من و برایەکم بووینە وڵدارزاوە. بوونە وڵدارزاوە زۆر باشە، یعنی هاوڵزاوە. بەڵێ دوو خوشکمانینە. باش. برای گەورەکەم ئەوە تقریبان 14 ساڵە، ینی ژنی هێناوە. منیش ئەوە 2 ساڵە بوومەتە وڵدارزاوە، هاین 2 ساڵە ژنم هێناوە. ئەو منداڵیان نابی، ینی 14 ساڵە بەبێ منداڵە. ئەمەش 4 براینە، هەر 4مان برا، ینی کوڕمانێ و منداڵمانێ و منیش مناڵێکم هەیە الحەمدوللا. فکرم کردیتەوە ئەو ینی زۆر جارۆکی گوتیە بەنیەت شعبەتی وێ گوتیە، بەس نازانم ئەوجا بەدڵیش وێ گوتیانە، گوتیتی ئەگەر منداڵێکتان ببی بیدەنەمە قابلە چیە دەبیتن ئەو شتە؟ نابی قوربانگیان، وەکو ئەوەی بیدەیتە ئەو نابێت. بەڵام لەبەر ئەوەی ئەو یەکەم ئەکاتە مامەی مناڵەکانت و دایکیشیان ئەبنە پوری بێتە پوری مناڵەکانن. طبعا مەحرەمین، باشە مەحرەمن. تەبەنی نابێت، تەبەنی بە هیچ شێوازێک نابێت، تێگەیشتی؟ و ئەو مناڵەی تۆ حەقێکی هەیە بەسەر تۆ بەسەر دایکی شێوە، ئەوەی ئێوە دایکایەتی و باوکایەتی بۆ بکەن. کاتێککە ئەیدیتە براکەت، کاتێککە ئەیدیتە چی پێڵێن میمکی، ئەم حەقیلی ئەسەنیتەوە، حەقیلیە زەوتەکەیت، تێگەی؟ بۆیە دروست نییە مناڵ بدەیتە برای خۆت، بیدەیتە خوشکی خۆت، بیدەیتە کەسێکی تر پەروەردەی بکات. ئەو مناڵە ئەبێ بنووسێ بە سینگی دایکیەوە، بە نازی دایک، بە ماندووی، بە بۆنی باوک گەورە بکرێت، نەک کەسێکی تر، تێگەی؟ طبعا مناڵ بەو مناڵیە هەستی پێکات، خوای گەورە ئەو هەستەی داوە پێ، و دوو ڕۆژتر لە لای ئێوە زیاتر خۆشبەختە بێت لە ناو براکان و لە ناو خوشکەکانیان. ئەمما ئەگەر بۆ خۆیان مانگ و دوو مانگ بیبەن بۆ لای خۆیان و هۆگری خۆیان بکەن، بەرحاڵ ئەوە دروستە، هیچ کێشەیەکی تیان نییە، بەڵام تەبەنیکردن دروست نییە. آخر وەڵاهی بڵێم چێ ئەو فکرێم لەوات گوتم ئەگەر پرسەش بە مامۆستایەکی ئاینی بکەم. جا برای گیانزانی چۆنە؟ ئەگەر من نازانم، طبعا ئەگەر کێشەکە لە براکەتەوە بێ ئەوەیان شتێکی ترە، بەڵام ئەگەر لە براکەتەوە نەبێ ئەتوانێ ژنێکی تر بێنێت مناڵی ببێتەوە، ژنەی خۆشی وەکو تاجی سەری خزمەتی بکە و ڕێزی لێ بگرێت. ناوەڵا کێشەکە لە براکەم نییە، بەس هەر حەز ناکە. واللهی تر قوربانگیان، طبعا ئێمە ڕێگەی شەرعیمان هەیە و ڕێگە شەرعیەش ئەوەیە زەواج بکات لەگەڵ ئافرەتێکی ترا بۆی مناڵی بێت، نەک مناڵی خەڵک بەری و مناڵی خەڵک بەخێو کات. چونکە دوو ڕۆژتر ئەو مناڵە سەیری کرد، لە ینی لەو فەڕەضنا بۆ نمونە تۆ مناڵەکەی بدەیتی، ئەوان بڕۆن سەفەرێ بکەن، ینی لا سامح الله لە ڕێگا سیارەی لە مناڵەکەتدا تۆ هەتایە لە دڵتایە ئەڵی بە ژنەکەت ئەڵی چی؟ ئەڵی ژنەکە من پێتم وت با مناڵی خۆمان نەدەینە کەس، خۆت بتوێنە تێوایە مناڵی ژنەکەی خۆت بەتۆڵێ ئەڵی خەتای تۆ بوو، من لەبەر براکەت نەبوایە، لەبەر تۆ نەبوایە قەت ئەوەم قبوڵ ناکرد، یا مناڵەکە لە سەربان بەرەو بێشتێکی لێ بێت، تووشی حادیسەیە بێخوانەکەران ئیفلیج بێت. ئەمانە هەموو لە ڕێگایە قوربانگیان. بۆیە ئەگەر ئەو ئەیەوێت بە شێوازێکی شەرعی و عەشایری و هەموو ڕێگە قانونیەکان بگرێتە بەر، ئەوەیە بتوانێت زەواجی دووەم بکات لەگەڵ ئافرەتێکا، بتوانێت مناڵ لەو ئافرەتە بخاتەوە. باشە مامۆستا جان، تەواو دەستەکانە خۆش.